بەنسبەت ئەو خۆراکانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی و کوردستانە بە شێوەیەکی گشتی دوو جۆرەکان بەرهەمی خۆماڵیە کە لە ناوخۆ بەرهەم دەێنرێ بە دڵنیاییەوە 100% بەرهەمە خۆماڵەکان ئەگەر لەژێر چاودێریە و بە شێوازێکی تەندروست بەرهەم بێنرێ تەندروستە لەبەرەوەی کە لە کێڵگەوە کە بەرهەمەکە بەرهەمێنرێ هەتاکو شوێنەی کاگاتە بەردەمی بەکارهێنەر لەژێر چاودێریە بێ و بە شێوازێکی ئۆرگانیک بە شێوازێکی سروشتی بەرهەم دێنرێ لە ڕووی کوالیتی و بەهای خۆراکی و بەهای بەرزە بۆیە لە ڕووی سەلامەتیەوە زۆر سەلامەت و تەندروستە بەڵام بەرهەمە خۆماڵیەکان هاوردەکان ئەتوانین بڵێن دوو جۆرێکان ئەوەیە کە لە ڕووی کوالیتی و کوالیتیان بەرزە بەشێکی زۆریشان کە کوالیتیان نزمە داخلی سنوورەکانە بن بەدڵنیایەوە لە سنوورەکان پشکنی بۆ هەموو بەرهەمێکەکرێت لە هەموو مەرزەکانەوە کە داخڵە بێ بەڵام لە ڕووی بەهای خۆراکیەوە لە ڕووی مادی حافزەوە لە ڕووی کوالیتەکەەوە بەدڵنیا و کوالیتینێک کە وڵاتی خۆیان دروستەکرێەوە نێرە وڵاتانی دەوروبەر بەنسبەت هەموو خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە یەکەی پشکنی خۆراکەیە کە پشکنی بۆ بەرهەمە خۆراکانەکە کە داخڵە بن بەدڵنیاییەوە بە شێوازێکی ڕسمی بە هیچ جۆرە ڕێگە نادرێ ئەو بەرهەمانەی کە لە پشکنی دەرناچە داخلی سنووری هەرێمی کوردستان بێ ئەگەر بە شێوازێکی ناسایی و لە دەرەوەی بازگەکانەوە بێت ئەوە نازانم بەڵام بە شێوازێکی ڕسمی ڕێگە نادرێ هەر بەرهەمێک لە پشکین دەرنەچوو ڕاستخۆ ئەبێ بەرهەمەکە بگەڕێتەوە یان تەلەف بکرێت بگەڕێتەوە بۆ شوێنەی کە لێ هاتووە بەدڵنیاییەوە من وەکو خۆم وەکو پسپۆرێکی خۆراک هەتا بەرهەمی خۆماڵیم دەستکەوێت چمە دوکانێک مارکێتێک تا بەرهەمی خۆماڵی بێ هیچ شێک بەرهەمی هاوردە ناکڕم لەبەر دوو حاڵات یەکەمیان لەبەرەوەی لە ڕووی کوالیتی و بەهای خۆراکی و بەرهەمە خۆماڵەکە بەهای خۆراکی بەرزترە دووەمیشان لە ڕووی نەتەوەیەوە ئامادەییم تیان نییە بەرهەمێک بکڕم کە وڵاتێک بێت دشی گەلەکەم بێت ئەو داهاتی کە دەستێکە بیا بە چەک و ئاگربارانی ڕۆڵەکانی کوردی پێ بکە بۆیە بەدڵنیایەوە بایکۆت دەوری باشیە بۆیە چەندین کارگەی لە سنووری پارێزگای سلێمانی کە پێشتر بەرهەمێکی کەمیان بەرهەمێنەوە لەبەرەوەی بوان ساغنەبەتەوە بەڵام ئێستا 24 کاتژمێر کارەکەن بەرهەمەکانیان فریا بازار ناکەوێت لەبەرەوە بەدڵنیایەوە کاریگەری خۆی هەبووە بەنسبەت ئەو بەرهەمانش کاڵی دەستی بەسەراگیرەوە بەڵێ لە مای ڕابردەوە و بینیمان لە هەولێر یەکێ لە شەریکە تورکیەکان دەستکاری تاریخەکەی کردبوو کە دەستی بەسەراگیرا و چەندین حاڵەتی لەو شێوە بۆ لە مای ڕابردووە لە سنووری هەرێمی کوردستان ئیجراتی یاسایی لەگەڵ شوێنەکان کراوە کە بۆ شێوازە کاری نایاسایی یەکەن بەڵام ئەتوانین بڵێن ئێمە ئەگەر بە شێوازێکی ڕوونتر باسی کەین هەر تەنات دەستکاریکردنی ئەکسپایر نەبێ ئەو بەرهەمانەی کە هاورداکرێ بۆ بەرهەمی شیرەمەنی ڕێژەیەکی زۆر بەرهەمی شیرەمەنی لە وڵاتانەوە داخڵەوێ بەدڵنیایەوە هەمووی مادی حافزەی تێکرێ بۆ ئەوەی کە مودێکی سەلاحەکەی درێژتر بێ بۆ ماست 21 ڕۆژە مودەی سەلاحەکەی ئەوان مادی حافزەی تێکەن یان خواردنەوە معلبەکان ڕێژێکی زۆر بنزواتی سۆدۆمی تێکەن کە مودەی سەلاحی درێژ بێتەوە بۆی ماوەیەکی زۆرتر تێک نەچێ ئەگە بەرهەمەکە کوالیتیشی باش بێ بۆی ئەو مادە حافزەی کە تێوێکرێ یان بەهۆی شێوازی بەرهەمێنان و ئامادەکردنەکەیەوە لەبەرەوە کوالیتەکەی داوا بەسێ بۆیە من بەپێ ئەو تەجروبەی کە ماوەی 2 ساڵ لە بوارەیە کارەکەم و بەوردیش لە بوارە متابعەکەم زۆر بەرهەمی خۆماڵی لە بەرهەمی هاوردەکرا و باشترە چونکە سەرچاوی دروستکردنی بەرهمێنانی ئامادەکردنی ئەو کەسانی کە کاری تیاکەن بەردەوام لەژێر چاودێری جنەکانی تەندروستی و قایمقامەتی سلێمانیە بۆیە من سەپۆرتی هاوڵاتیانەکەم پشگیری هاوڵاتیانەکەم کە تا ئەتوان بەرهەمی خۆماڵی بەکاربێنن ئەو بەرهەمانەی کە لە خۆماڵیە هەیە بەیشێ بەرهەمی هاوردە نەکەن و ئەبێ حکوومەتی هەرێمیش پلانێک دانێت کە هەنێ بەرهەمەیە تۆ بە ناچاری مەزبوری بەرهەمی هاوردە بەکاربێنی لەبەرەوەی لە ناوخۆیان نیە پلانێک دانرێت کە ئەو ڕێژەی بەرهەمانەی کە لە ناوخۆیان نیە پشگیری بکرێ هەندانی بۆ بکرێت کە زیاتر زۆر بێت لە ناوخۆیان بۆی بەرهەمی هاوردە نێت لە ساڵای ڕابردوو باو باپیرانمان ڕێژەیەکی زۆر خواردنی چەور و گۆشت و ئەوانیان بەکارهێنا و زۆر لە یاستا زیاتریش بەکارهات بەڵام کاریگەری کەمتری هەبوو لەسەر تەندروستیان لەبەرەوەی کە خۆراکێکی تەندروست بوو بە شێوازێک تەندروست بەرهەمهات بەنسبەت ئەم خۆراکە هاوردانەوە بەدڵنیاییەوە من پێ دەڵێم بەهای خۆراکەکە ئەو بەها خۆراکینێک کە وڵاتی خۆیان دروستەکەن کەم بەرهەمی کوالیتی نزمە کام بەرهەمی کوالیتی خراپە هاوردەیەکەن بە وڵاتانی ئێمە بەداخەوە لە ڕووی پشکنیشەوە پشکنەکانمان ڕاستە هەیە بە 100% ناتوانین هەموو پشکنێک بە خواردنەکان بکەین کە داخڵە بێ بۆی هەموو کەم و کوڕەکانی خواردن بدۆزینەوە کە گۆڕانکاری تیاکرێ لەو وڵاتانی کە هاورداکرێ بۆیە بەدڵنیاییەوە ئەوان ئەگەر بۆیان بکرێ چۆن لە ڕێی چەکەوە جیاتیمانەکەن لە ڕێی خواردنیشەوە کە بە شێوازێکی هێواش بە کوشتنێکی هێواش بۆنە لە ماوەی 10 ساڵاتەوە تووشی نەخۆشی دەکا بە ڕۆژێک و دوڕۆژ تووشی نەخۆشی ناوی بۆ خواردنانە بە شێوازێکی هێواش کار لەسەر ئەواکەن کە نەخۆشی بەربڵاو بکەنەوە زیان بە تەندروستی مرۆڤ گەێنن لە ئەو سنوورانەی کە دژایەتیانەکەن